پارێز خانم هون بخێراتن زۆر سپاس. هون ڕۆلا ینی ژنێ چاو ئەدن دبینن نەها د سیاست و ڕێبەبرنە ئیداریدا بەداخەوە لە سەر جەمبوارەکان لە هەرێمی کوردستان ڕۆڵی ژن ئەو ڕۆڵە نییە کە پێویستە هەبێت زۆر لەوە کەمترە یان زۆر بە شێوەیەکی سست و غیابێکی زۆر هەیە لە بەشداری ژن لە سەررجەمکایەکان بەکای سیاسەکانیشەوە نائکتیڤ بوونا ژنێ سەبەب بە ئان زەڵام کۆمەڵێک هۆکار هەن ناتوانانی بەتەنیا بڵێ زەلام یا بەتەنیا بڵێ ژن ئێمە کۆمەڵێک هۆکاری کللتوری ئاینی ئەو سیستەمە پیا و سالاریە کە بەدایان ساڵە لەم ناوچێ و بەتایبەت لە ناو کوردیشدا باوە هۆکارن بۆ ئەوەی کە ڕۆڵی ژنان ڕۆڵێکی لاوازی غیاب بێت لە کایەکاندا بۆیە دەبینین کە هەمیشە یعنی ڕای تەسکی کۆمەڵێک پیا و زاڵە بەسەر سەرجەم بڕیارەکانی هەرێمی کوردستاندا ئەو ژنێن کوتێن بە کۆتا یانژی بە تەسکیەت تێنە پێش دنەبەوەیدا زەڵام تینن ئەوان ژنان ڕۆڵەخە لیستیە دیارە خۆی کۆتا سیستەمێکی زۆر زەڕورە بۆ وڵاتە دواکەوتوەکان بۆ ئەوەی کە عقلیەتی کۆمەلگا عقلیەتی پیا و عقلیەتی گشتی ڕابێت لەسەر بینین و بەشداری سیاسی و بوارەکانی دیکەش لە هیژنان لە کایەکاندا بەڵام چۆنیەتی بەکارهێنانی کۆتا لە کوردستان هەتا ئێستا دیسان کۆمەڵێک ئاستەنگی هەیە نەک بەتەنیا کۆتای ژنان ئەگەرێمە بین کۆتای پێکهاتەکانیش دایمەن لەلایەن لایەنەکانی تر لایەنە زاڵەکان کۆنتترۆل دەکرێن ئەمە وای کردووە کۆتا یان ژنانی بەشدار لە کۆمەڵێک ئەنجومەن یعنی ئەگەرێمە دیقەت دێن کۆتا نەچۆتە مرکزی بڕیار بۆ نمونە لە سەرۆکایەتی هیچ حیزبێک لە سەرۆکایەتی حکوومەت لە سەرۆکایەتی هەرێم کۆتا نییە بەشداری ژن سفرە لە هەموو کابینەکانی هەرێمی کوردستان لە دامەزراندن ئەو ئەنجومەنە ئەو ئەنجومەنە لە دەسەڵاتە جێبەجێکردنەکان و لە حیزبەکان ئێمە هەر لە سەرەتای دروستبوونیانەوە حیزبەکان و حکوومەتیش و هەرێمی کوردستان باڵێن سەرۆکاتی هەرێمی کوردستان و حکوومەتیش هەتا ئێستا بە هیچ شێوەیەک ژن تێدا بەشداری نەبووە بۆ یەکەم جارە خۆشبەختانە کە سەرۆکی پەرلەمان ژنە ئەمە جێگای دەستخۆشیە بۆ ئەو حیزبەشی کە هەڵی بژاردووە و خودی دامەزراوێکی گرنگی وەک سەرۆکایەتی پەرلەمان لە دەستی ژنە ئەمجارە بەڵام دیسان ئەوەندە دژایەتی دەکرێت ئەگەر ئێمە ببینین کە نەیتوانیوە ئەو ڕۆڵە چالاکە ببینێت کە پێویستە یعنی پێدانە پۆستان بژنێتی واتەیە و مافی ژنێ هاتیەدان نەخێر بە هیچ شێوەیەک وەک گوتمان ینی کۆتا هەتا ئێستا لەلایەنەکانی دیکە لەلایەن لایەنەکانی دیکە هەتا ئێستا کۆتا بەکاردەهێنرێت هەتا کۆتای ژن کۆمەڵێک پیا و اینجا تۆ سیرکە ئەگەر ئێمە ئەو ژنانەی کە بە کۆتاش چوونەتە ئەو شوێنانە کە پێم وایە بوونیان لە نەبوونیان زۆر زۆر باشترە بەڵام زۆربیان لەلایەن پیاوێکەوە یان لەلایەن ینی کە سوکاری یەکێک لە پیاوە دەسەڵاتدارەکانن کە براونەتە ئەو ئەنجومەنانی کە بە کۆتایان هەیە و هەڵبژێردراون بۆیە ئەو ژنانەشی کە لە کۆتان زیاتر بە عقلیەتێکی پیاوانە و لە ژێر عقلیەت و بڕیار و ئەژمۆنی پیاوێکدا ئیدارەی پۆستەکانی خۆیان دەکەن باشە ینی چه ئاساسی سەرەکیە و مەروبێژی ژنێن کوردستانی خودی مافن بەشداری لە بڕیار بەشداری لە کار و ڕێزگرتنیان لەو کارانەی کە هەن گوێلێگرتنیان وەرگرتنی بیر و ڕاو پرۆژەکانیان ڕێگەدان لەوەی کە ممارەسەی ئیش و تواناکانی خۆیان بکەن ممارەسەی پۆستەکانی خۆیان بکەن بۆ عقلیەتی کە هەیە و کیژان حزب سیاسی هەری زێدە مافی ژنان پاراستیە وەکو ڕێژە لە کۆنگرەکان و لە ئەنجومەنەکان کۆمەڵی ئیسلامی تا ئێستا زۆرترین ڕێژەی هەیە بەڵێ ئەوەی کۆمەڵی دادگەری ئینێ و بەڵام وەکو دەستپێک و هەتا ئێستاشی لەگەڵدابێ یەکێتی نیشتیمانی زۆرترین ڕۆڵی داوەتە بەژن هەم لە ناوەندەکانی بڕیاری و هەم لە پۆستە حکومی با بڵێن وەگوتم حکومیەکان کەمتر بەڵام ئەنجومەنەکان ڕۆلی ژنەگرێمە دیقەدەین زۆربەی کات حتا سەرۆکی فراکسیۆنەکانیان لە پەرلەمان ئێستا سەرۆکی پەرلەمان و لە یەکەم کابینەوە هەتا ئێستا یەکەم کابینەش هەر یەکێتی نیشتیمانی ژنی کردووە بە وەزیر پەرێزخان پەرێز عومەر چالاکبانە مافین ژنان گەلک سپاس بووی میێوانەوە